موچە چی بەسەر هات و ئەنجومەنی دەوڵەت چی دەکات؟ با ئەم هەفتەیەش موچەخۆران چاوەڕێ بن. دانوستانەکانی نەوت و خولانەوە لە ناو بازنێکی بەتاڵدا. ئەم سێشەمەیە بۆ موچە یەکلاکەرەوەیە. دانوستانەکانی حکوومەتی عێراق و هەرێم لەسەر نەوت و داهاتە نانەوتیەکان ڕاگیراون. هەفتەی پێشوو ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاریدا ناکۆکیەکانی نێوان هەردوولا لەسەر داهاتی نانەوتی ڕەوانی ئەنجومەنی دەوڵەت بکات کە پێشتر پێیان دەوترا ئەنجومەنی شۆڕا بۆ ناکۆکی لەسەر پرسە یاساییەکان پێکهێنراوە. ناکۆکیەکەی هەرێم و بەغدا لەسەر پۆلێنکردنی داهاتی نانەوتیە. بەغدا زۆربەی داهاتەکان بە فیدراڵی دەزانێت و داوای دەکات. بەڵام هەرێم بەپێی یاسای کارگێڕی دارایی عێراق بە مافی خۆی دەزانێت نیوەی داهاتەکان بۆ خۆی بێت. هەرچۆنێک بێت چاوەڕێ دەکرێت ئەم هەفتەیە ئەم پرسە یەکلای بکرێتەوە. سەرچاوێکی ئاگادار لە بەغدا ڕایگەیاند لەم دوو ڕۆژەدا ئەنجومەنی دەوڵەت کۆ دەبێتەوە و بڕیاری خۆی دەدات لەسەر پرسی ناکۆکی داهاتە نانەوتیەکان. وتیشی بە دڵنیاییەوە تا سێشەممە ئەنجومەنی دەوڵەت وڵامی ئەنجومەنی وەزیران دەداتەوە. بەڵام پرسی نەوت و هەناردەکردنەوەی هێشتا هاوشێوەی خولانەوەیە لە ناو بازنێکی بەتاڵدا. هێشتا کۆمپانیاکان گرفتی نەبوونی گەرنتیان وەرنەگرتو و حکوومەتی بەغدا ئامادە نیە بە نووسرا و گەرنتی شایستەداراییەکانیان بکات. بەپێی ئەمەش بێت هێشتا بەرەو پێشچوون نییە. بەڵام ئەم سێشەممەیە یەکلاکەرەوەیە بۆ موچەی موچەخۆرانی هەرێم کە دەبێت چارەنووسی ئەو شەش موچەی یەکلای بکرێتەوە کە موچەی ئەم ساڵی موچەخۆرانە.